هاتۆتە ناو پرۆژە پەلەوەریەکەی کە دەبوو ئێستا بەرهەمەکەی بە بازار کردبە، بەڵام بەهۆی دابەزینی نرخی مریشک نایەوێت بە دەیان ملیۆن دینار زەرەر بکات. تەمەنی تقریبان 52 ڕۆژە هۆکاری ئەوێ بازاری دابەزیوە. پێم نافرۆشێ لەبەرەوەی دەزانم کۆڵێک زەرەر لە 15 بۆ 20 میلیۆن ئێستا زەرەرەکەم لەبەر ئەوەی کە حکومەت پیلانەکی نییەوە برێکاکە دەبا مریشی ئەو کابرای لێرە ساخکەمەوە کە خەڵکی ئەو هەرێمەیە، بەڵام ئامادەیە مریشکەشی لە دەرەوە بینی بەستوو ئەجا ئایداخۆ بە شەرعی سەربراوە یاننا ئامادەی ئەوی ساخکاتەوە لۆ دەوڵەتەشیکە، بەڵام ئامادەنیە دەهاتینە خۆی سەرفکە. خاوەن پرۆژەیەک بازە گرنگی بە کارخستنەوەی پرۆژەکان دەکات کە هەلی کار بۆ چەندین کەس دەڕەخسێنێت. زیاتر لە خواری عراق و لە دەرەوەش پارە دێتەوە ناو کوردستان، یعنی پارەی زۆر دێتەوە ناو کوردستان کە بێتەوە حکومەت ئەو ئیشەی بکە نەک مریشی بەسی داخلکە و یعنی ئەو هەموو دەوازینە ڕاوەستە، زۆربەی دەوازینەکە ڕاوەستە، ئێستا کابرا زۆربەی ئیفلاسی کردیە بەخوای چەندان برادەرم هەیە دەوازینی 40 دەفتەر 50 دەفتەری لێدا ڕای کردیە ئیفلاسی کردیە، دەوازینەکە ئێستا بە نیوە قیمەتی پێ نافرۆشێتەوە. سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان هۆکاری بەرز و نزمی نرخی مریشک بۆ خاوەن پرۆژەکان دەگەڕێنێتەوە کە بەیەکەوە بەرهەمەکانیان دەخەنە بازار. دەواجەکان هەمووی کە پێیەگە بەڕاستی پێویستی بە سیستەمێکە کە بتواندرێ بۆی دابدرێ ئەم دەواجنانە هەریەکە هەمویان بەیەکەوە دای نەبەزێنە ناو بازار، بەرهەمەکانیان بتوانن هەر کۆمەڵێک لە مانگێکا بەرهەمەکانیان پێ بگا بۆ ئەوەی کەواتە زەخومێک دروست نەبێ و مریشکێکی زۆر دروست ببێ بەو شێوەیە و ئەوان تووشی زەرەرۆمەند بن. خاوەن نووسینگەیەکی بە بازارکردنی مریشک هۆکارەکەی بۆ حکوومەت دەگەڕێنێتەوە کە تا ئێستا نەیتوانیوە لە کاتی زۆربوونی بەرهەمی ناوخۆ هەناردەی وڵاتانی تری بکات یاخود ڕێگر نەبێت کە خۆیان هەناردەی بکەن. حکومەت ئەتوانی بۆ نەوەچێتوان لێ نەگەڕێ مریشکی بەستی بینی بریشکە بەستەکەی مەمنوعکە ئەگەر زانی لە خۆن زیاد و هەنجینی هاوردەی دەرەوە بکە، ئەگەر حکومەت پێی ناکرێت باباجی لەمە وەربگریامە بەخۆ هاوردەی دەوەرە دەرەواکەین. گومرجێ شوەرەگری کە هەر ئەشتێک داخل بی بە ناوی دەواجنی بە هەر چیوی گومرجیشیا لەسەرە و گومرجی شوەرەگری لە هێلکەی وەرەگیری لە مەوادی علەفی لە هەمووی وەرەگیرێ گومرجێ شوەرەگری و هیچ حسابەشی لە سەحەب دەواجین ناکرێت. لە بەدواداچوونەکانی شارپرێ زیاتر بۆمان دەرکەوێت کە لە 150 پرۆژە پەلەوەریەکان لە ئێستادا وەستاون بەهۆی خەرجی زۆر و دابەزینی نرخی مریشک کە ئەمە جوای کردووە ژیانی خەڵکانێکی زۆر بوەستێت کە کار لەم پرۆژانە دەکەن. هێدی خۆشنا و شارپرێز هەولێر.